موسیقی ڕایەکتێ شۆلە و چرایەکتێ شاباڵی فڕینە ئەو بۆژین هیوایەکتێ دەوا و دەرمانەکتێ سیمای چاوانەکتێ هەمیشە هەودەما گەشتەکەی هەوڵەتی سلێمانی بۆ پێشکەشکردنی سیمینارەکەی بە ناونیشانی تێگەشتن لە زمانی ڕەگەزی بەرامبەر دەواازێت بۆ ماوەکردنی دروستەرە ڕەگەزی بەرامبەر بەنامەی پێشەنگەی هەوڵەتی سلێمانی بە خێراتنی مامۆستا ئاڵتەقاڵێکەکەی وایەکەی زمانی دەستە و بنەری گفتگۆکردن و ناوسێنین پێشەنگەی هەوڵەتی سلێمانی بۆ کرد من ئێستا سێز بەجێدەوەم بۆ مامۆستا ئاڵتەقاڵێک بۆ پێشکەشکردنی سیمینارەکەی بە ناونیشانی تێگەشتن لە زمانی ڕەگەز دەواازێت بۆ ماوەکردنی دروستەرە ڕەگەزی بەرامبەر کە ئەم سیمینارە لەلایەن پرۆژەی کتێب و پێشەنگەی هەوڵەتی سلێمانی بۆ کرد بەڕێوە دەچێت بەناوی پەروەردگاری مەزن و دیهێنەر و ئافرێنەری گەردوون و مرۆڤایەتی بەڕێزان خوشک و برانی بەڕێز سەردانیکەرانی پێشەنگای نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێب سڵاوی گەرمی منتان لێبێ دڵخۆش و شادمانم کە لەم ستەیجەوە دەنگم ئەگاتەوەی بەڕێز بۆ جاری دووەم لە خولی سێمی پێشەنگای نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێب من لەسەرم ستەیجە سیمینار پێشکەش دەکەم. بابەتەکەی ئەمڕۆمان زۆر گرنگە و زۆر پێویستە بۆ هەموو ڕەگەزێک بۆ هەموو کەسێک. ئێمە چۆن لە ڕەگەزی بەرامبەر تێبگەین، چۆن پیاوێک لە خانمێک تێبگا، چۆن خانمێک لە پیاوێک تێبگا. ئایا ئێمە جیاوازیەک هەیە لە نێوانماندا لە شێوەی قسەکردن و دنیابینی، لە شێوەی لایەنی فیسیۆلۆجی و جەستەیی و هزری، لە شێوازی مامەڵەکردن و بەرکەوتنمان بە دڵنیایەوە جیاوازی زۆرمان هەیە. ئەوەی کە گرفتەکەی ئەمەیە ئەم جیاوازیانە دەبنە بەرکەوتن، دەبنە مشتومڕ، بۆی ئێمە لێرە جیاوازەکان دەخەینە ڕوو بۆ ئەوەی هۆکارێک بێ بۆی زیاتر لە یەکتری تێبگەین، نەک ئەوەی سەنگەری دژبەری بەرامبەر یەکتر بگرێت. بەڕێزان لێرە چەند ڕستەیەک هەیە هیوادارم تەرکیز بکەن. خانمان زیرەکترن لە پیاوان، پیاوان عاقڵترن لە خانمان، خانمان زۆر بڵێن و پیاوان سادەن، خانمان غەدر لێکراون و پیاوان توندن یان دیکتاتۆرن، پیاوان خۆڕاگرن و خانمان خۆشباوەڕ، پیاوان کردارین و خانمان هەر قسە دەکەن. کۆی هەموو ئەم خاڵانە هەڵەیە، ناڕاستە، نەگونجاوە. ئەمەم تێگەشتنەیە کە ئێمە بۆ ڕەگەزی بەرامبەر هەمانە. پیاوێک دەڵێ خانمێک زۆر قسە دەکا، خانمێک بە پیاوێک دەڵێ بێهەستە. لەڕاستی ئەم تێگەشتانە دەشێت جوان نەی پێکن یان دروست نەبن. ئێمە لێرەین بۆ ئەوەی تێگەشتێکی جوانتر، تێگەشتێکی باشتر، تێگەشتە سروشتێکە بۆی خۆشەویست بخەینە ڕۆ. بەردەوامە بین. خانم هەیە کاپتنی فڕۆکەی ئاسمانیە، پیاو هەیە تەمەنی 35 ساڵ بەرەو ژوورە، بەڵام پارە لە دایکی قەرزەکەیان پارە لە باوکی وەرەگرێ بۆی خۆی بژێنێ. خانم هەیە بەدەست تەجمیلاتەوە گیری خواردووە، پیاو هەیە کاسەی سەری نەخۆش بێ بەرامبەر چارەسەر دەکات یان نەشتەرگەری بۆ دەکات. کەواتە لێرە کامیان گونجاوترە، کامیان بەهێزترە؟ ئەو خانمەی کە گەشتی ئاسمانی ڕێک دەخات و ئەو پیاوەی کە نەشتەرگەری کاسەی سەر دەکات. بەڕێزان بنەڕەتی ئەوەی کە ناکۆکیمان هەیە ئەوەیە کەوا هەست دەکەین جیاواز نین. ئەوەیە کە پیاوێک هەست دەکات بێ خانمەکەی وەکو ئەو بیر بکاتەوە، خانمێک وا بیر دەکاتەوە کە بێ پیاوەکەی وەکو ئەو بیر بکاتەوە. خانمێک چۆن چێژ لە قسەکردن و پەیوەندی دروستکردنە بینێ، ئەوەشی داوایە لە پیاوەکەی کە بێ ئەمیش بەم شێوازە وەڵامی بداتەوە. کە لە ڕاستیان تێگەشتانە گەر ئێمە بین لیان تێبگەین گرفت دروست دەکەن. ئێمە بەردەوامین لە ڕوونکردنەوەیان بابەتانە. دەرچەی یەکەم بازەکەین کاتێک لە یەکتر تێناگەین چی ڕوو دەدات، لە بێدەنگیدا هەڵە ڕوونادا جەنگیش بەرپا نابێ، بەڵکو کاتێک کە وشەکان دێنە گۆ گرفت دروست دەبێ، لەگەڵ قسەکردندا پێکدادان دروست دەبێ. کاتێک قسەکان توندن، کاتێک مشتومڕ دروست دەکرێ، ئیتر دەرگای گفتوگۆکردن داخرێ دوای مشتومڕێکی توند. بە ئەگەری زۆرەوە دەشێت دەرگای دادگاکان بکرێنەوە بۆ جیابوونەوەی نێوان دوو هاوسەر، دواتر ئەزمونەکە ناو دەنێن هاوسەرگیری هەڵا. بە پێی بۆ دارەچوونانەی کە ئێمە لە کوردستان کردومانە بەڕێزان، لە 10 کەیس کە تووشی جیابوونەوە بێنێوان هاوسەراندا 3 بۆ 4 تا 5 کەیس هۆکارەکەی تێنەگەیشتنە ڕەگەزی بەرامبەر، هۆکاری تێنەگەیشتن، هۆکاری یەکتر قبوڵ نەکردن. ئەم جیاوازیە زۆرانەی کە هەیە لە شێوەی قسەکردن و مشتومڕکردنە.
لە هەرێمی کوردستان بەڕێزان با بزانین چی دەگوزارێ لە 8 ساڵی ڕابردوودا 63,000 خێزان لە یەکتری جیابوونەتەوە هەڵوەشاونەتەوە بەس لە 2020 نزیکەی 8,000 هاوسەر لە یەکتری جیابوونەوە دۆخی عێراق بە گشتی خراپە لە یەک کاتژمێردا 10 هاوسەر لە یەکتری جیا دەبنەوە ئەم کەیسە لە هەڵوەرینی گەڵای دار دەچێت بەڕاستی ئەوەندە زۆرە هەموو ئەمانەش پاڵنەرێکان هەر لە پشتەوەی بێزگە لە هۆکارەکانی تەلاق و جیابوونەوە کە دەشێ سۆشال میدیا ڕۆڵی خۆی ببینێ خیانەتی هاوسەرگیری ڕۆڵی خۆی ببینێ بەیان بابەتی دیکە بەڵام بە تەکید هۆکارێکی دیکە هەیە کە گفتوگۆکردنە کە لە یەکتر تێنەگەشتنە کە زمانی ڕەگەز ئێمە قسەی لەسەرەکەین پیاوەکە قسە دەکات و خانمەکە گرنگی پێ نادا خانمەکە قسە دەکات و پیاوەکە گرنگی بە هەستی خانمەکە نادا گرفتی گوێگرتن هەیە گرفتی قسەکردن هەیە هەردووکیان قسە دەکەن ئامادە نین گوێ لە یەکتر بگرن هێندەی ئامادەن بۆ پەربەرچدانەوە و سەنگەر لە یەکترگرتن هێندە ئامادە نین بۆ یەکتر قبوڵکردن خۆزگەم شتانم بەر لە هاوسەرگیری دەزانی ئەمە نووسینی کتێبێکە لەلایەن دکتۆر گاری چاپمانەوە کە نووسەری کتێبی پێنج زمانەکەی خۆشەویستیە لێرە لە ناوەندی واروان کتێب هەڵواستراوەکان نزیک دەرگای بازاڕی چوونە دەرەوە ئەم کتێبە بەردەستە کۆمەڵێک گوانەی زۆر ناوازەی تایە کۆمەڵێک بابەتی زۆر گرنگی تایە کە من چۆن لە خانمێک تێبگەم خانمێک چۆن لە پیاوێک تێبگا باز لەوە کە لە ئەمریکادا 4 ملیۆن کەس بە بەڵێ وەڵامیان پرسیارە دەدەنەوە ئایا تۆ ئامادەی تایە لەگەڵ ئەم پیاوە هاوسەرگیری بکەیت وەڵامەکە بەڵێرە یان بە پێچەوانەوە بۆ خانمێکی شەڕ ڕاستە بەڵام ڕێژەی جیابوونەوە 160 و 150 تێپەڕاندووە ئەم جیابوونەوەش لە 7 ساڵی یەکەمدا ڕوودەدا بەڕێزان ئەگەر بێت و هاوسەرگیریەکە سەلیم بێت تەندروست بێ 2 ساڵ تێپەڕێنێت تا ئاگاتە 5 ساڵ ئەگەری زۆرە بە سەقامگیری بمێنێتەوە زۆرینەی جیابوونەوەکان لە 2 ساڵ تا 4 ساڵ ڕوودەدەن بگرە لە یەکەم ساڵیشدا باز زەوە دەکات لەم کتێبەدا بەڕێزان کە گەنجان هێندەی پلان دادەنێن بۆ مانگی هەنگوینیان کە بچن بۆ بەیروت بچن بۆ لوبنان یان لە بەردەم بورجی لیڤڵ ئاوێنەیەک بگرن هێندە پلان بۆ دانانن کە 20 ساڵی تر چی بکەن هێندە پلان بۆ دانانن کە ئایا من ئامادەم تا 20 ساڵ تا 6 ساڵ تا 7 ساڵ من لەگەڵم خانمە قسە بکەم من لەگەڵم خانمە بەرکەوتنم هەبێ لەگەڵ بچم بۆ بازار لەگەڵ خێزان دروست بکەم مناڵ بخەمەوە ئەوەنەی کە بیری لە شێوازی ئاهەنگەکەکەنەوە کە ئاهەنگەکە چۆن بەڕێوە بچێ ئەو کارتی کە تەوزیع ئەکرێ بەسەر ماڵاندا چۆن بێ هێندە بیر لەوە ناکەنەوە کە من کوڕێک هەڵبژێرم یان کچێک کوڕێک هەڵبژێریان کوڕێک کچێک هەڵبژێرێک کە خاڵی هاوبەشیان زۆرە کە دنیابینیان وەکو یەکترە کە لە یەکترەوە نزیکن پیاوێک لە کێشەدایە گرفتەکە لێرەوە دەست پێ دەکات کاتێک پیاو لە کێشەدایە بەڕێزان یعنی لە پێشەدایە خۆی سەرقاڵ ناکا بە هیچ شتێکی ترەوە ئەسهار بۆ بەرچاوڕۆنیەوەی بەڕێز من لە ماڵەوە سیمکارتێکم لێوم بووە تەسیری کردۆتە سەر پەیوەندی خۆم و خێزانم تا ئەم سیمکارتە نەدۆزمەوە فەراغی خۆشەویستی دروست دەبێت کاتێک پیاو خۆشەویستی کێشەیەکی ئەفو 105 کاتەکانی تەرخانەکە بۆ پەیوەندی دروستکردن واتە لەو ماڵەدا 105 ئەو کاتێک کە هەیە تەرخانێکە لەگەڵ هاوسەرەکەی بیباتە سەر 195 تەرخانەکات بۆ سەرقاڵبوون بە کێشەکەەوە یان چارەسەرکردنی کێشەکەی کاتێک سەرقاڵە بە کێشەکەی ئیتر ئەچێتە دۆخی بێدەنگیەوە ئەچێتە ناو ئەشکەوتێکەوە نەدرگای هەیە نە پەنجەرە بە بێتاقەتی دانیشێ بە بێدەنگی کێشەکەی چارەسەرەکە خانم وا بیرەکاتەوە گرنگی پێنادا خانم وا بیرەکاتەوە فەرامۆش کراوە لە کاتێکان پیاو بە بێدەنگی کێشەکەی چارەسەرەکە ئەی خانم چۆن کێشەکەی چارەسەرەکە ئەوەش ستێپێکی ترە باسیەکەین سەرنجی هیچی تر ناداوە تا سەرنجی خانمەکەی نادا لەم کاتەدا کەواتە ئێمە لێرە خاڵێکمان هەیە تۆی خانم کاتێکە بینی پیاوێک لە کێشەدایە ڕێگە بدە کەمێک هێور بێتەوە بۆی خۆی سەرقاڵ بێ کێشەکەی خۆیەوە و ئەم بێدەنگی تێکمەدا و تاوانباری مەکە بەوەی کە بێ هەستە گرنگیت پێنادا درێغیە کارەوەی خۆشەویستی بۆ دەربڕێ ئەگەر خانمێک لە کێشەدا بێ خانم کێشەکانی بە بێدەنگی چارەسەر ناکە لەگەڵ مێشکی خۆیان گفتوگۆ ناکا کاتێک کێشە هەیە بەڵکو لەگەڵ تۆی پیاو قسە دەکات لەگەڵ ئەو کەسانە قسە دەکات کە لە دەوری ئەون کێشەیەکی هەیە بە باسکردن لەگەڵ بە کێشەکەی هێورە بێتەوە هەستەکە کێشەکەی چارەسەرە بێت ئەگەر کێشەکەی بە تەواوەتی چارەسەر نەبێت لە ڕووی کرداریەوە کاتێک کە قسە لەسەر کێشەکەیەکات بیرەکاتەوە کە کێشەکەی تا ڕادێک چارەسەر بە لە ڕووی دەرونیەوە هێورە بێتەوە پەیامێک بۆ تۆی پیاو کاتێک خانمەکەت یان خانمی بەرامبەر ڕگەزی بەرامبەرت گرفتێکی هەیە کە قسە لەسەرم گرفتەکە ئەرکەکەی بەڕێزدەوەی گوێی لێ بگری خێرا چارەسەری بۆ مەدۆزەرەوە پیاو سروشتی وایە خێرا چارەسەرەکە خاتە ڕوو بەڵام شێوە دروستەکە لەگەڵ خانم ئەوەیە کە تۆ بتوانی گوێی لێ بگری هەستی خۆتی بۆ دەربڕی هاوخەمی بۆ دەربڕی بۆم کێشەیە
دەردەدڵی بۆ دەربڕی زۆرم پێ ناخۆشە کە دوو دانە جار چیت بۆ دوکانە و دوکانەکە داخراوە نەوتوانی و عەزیە بکڕیم کراسە بکڕیم بۆ نەبکڕی نەگەوەی من تەلەفۆنی بۆ بکەمەوە ئەیناسم هێمنی دراوسێمانە هەر ئێستا پێڵم دوکانەکە بۆ بکاتەوە ئەو هێندە مەبەستی نە دوکانەکەی بۆ بگرێتەوە هێندەی مەبەستێتی تۆ خەمی لێ بخۆی هەست بکە کە تۆ بیر لە ئازارەکە یەکەیتەوە لە مەسایری خەمەکانیشە پیاو لەو ساتەی کە تووشی جیابوونەوە بێ لەگەڵ خانمێک لە سەرەتایە غەرقی خەم نابێ بەڵام لە دوورمەودادا ئەم خەمە لەگەڵ یا پەل دەکێشێ خانمەکە دەتوانێت بە 3 مانگ کەیسەکە لەبیر باتەوە گۆڕانکاریەک دەخا قژە درێژەکانی کوور دەکاتەوە یان ڕەنگی قژیە گۆڕ یان ستایی لێ گۆڕێ ئیتر بەمە هەست دەکا تۆسێک دۆخی ئارامە بێتەوە بەڵام پیاوانیە بەردەوام لەگەڵم کێشەیەدا دەشێ چەند ساڵانێکی زۆر بەسەر بەرێ لەگەڵ هەموو یادەوەریەکانی هەموو شوێنانی کە لەگەڵ خانم سەردانی کردووە کزە لە دڵیەوە دێ بەڕێزان ئەمانەی خوارەوە 5 هەڵم کە خانمێک بەرامبەر پیاو هەیەی لە کاتی کێشەدا تۆ گوێم لێ ناگری هەستەکەم لێرە نیت تۆ گرنگیم پێ نادەی تۆ منت خۆش ناوێت تۆ بێهەستی هەستت نییە کاتێک کە پیاوێک بێدەنگە وا هەستەکە چارەسەرکردنی ئەم کێشەیە مەسلحەتی خانمەکەی تایە بۆیە کاتێک کە گوێ لێ بێ خانمەکە پێڵێ تۆ بێهەستی تۆ گرنگی بە من نادەی تۆ منت خۆش ناوێت پیاوەکە تووڕە بێ بۆ تووڕە بێ چونکە ئەو کاتێک کە کێشەکە بە بێدەنگی چارەسەرەکە وا بیرەکاتەوە کە چارەسەرکردنی ئەم کێشەیە مەسلحەتی خانمەکەی خۆی تایە و بۆ سوودی ئەو کێشەکە چارەسەرەکە بەڵام خانمەکە لی تێ ناکات زۆر جاریش بۆ دڵنیابوونەوە خانمێک ئەهێ پیاوەکەی دڵنیاکاتەوە ئایا تۆ منت خۆشەوێت ڕەنگە دوی شەو یاعازێکی ئاوایت بۆ بێ پەنجەیەک بۆ پیاوێک ئایا تۆ منت خۆشەوێت هەستەکەم سارد بی وەک جاران گرنگیم پێ نادەی هەموومانە بمەلیان تێبگەین دنیای ناوەی پیاو لەگەڵ ناوەی خانم جیاوازە و دنیای دەرەوەشیان بە هەمان شێواز کاتێک پیاو هاوسەرەکەی فرامۆش دەکا زۆربەی کات خانم ئەم فرامۆشکردنە بە شەخسی وەردەگرێت پەیامەکە ئەوەیە بە شەخسی وەری مەگرە فرامۆش نەکراوی ئەو 195 کاتەکانی داناوە بۆ چارەسەرکردنی و کێشەی کە خەریکە لە ناوی فەرق دەبێت ئەحمەد خالید تۆفیق دەڵێ کاتێک شتێک دەڵێم دوو لێکدانەوەی هەیە یەکێکیان تۆ بێتاقەت و تووڕە دەکا من هەمیشە مەبەستمەوەی تریانە ئەمە بە خانمێک دەڵێ ئەمەش گلەیەکە کە پیاوان لە خانمان یەکەن ئەڵێ هەڵە لە پەیامەکە ئێمە تێیەکەن دەرچەی دووەم باسەکەین بەڕێزان ڕەخنەی خانمان و پیاوان لە یەکتر پیاوان ئەم ڕەخنەیە لە خانمانەگرن ئەڵێ بەراوردمەکە بە سامانی دراوسێمان بەراوردمەکە بە هاوڕێیەکەم ئەم بەراوردکردنە ئازاری نەفسی پیاو دەدا وە کۆمەڵە خاڵی دیکە وردکردنەوەی شتەکان پیاو بە سروشت کەم قسە دەکا و سروشتی وانە زۆر بابەتەکان وردکاتەوە کاتێک بەڕێزت بابەتەکانی زۆر لەگەڵ وردەکەیتەوە گرفت دروست دەبێت هەڵە تێگەشتنەکان بابەتێکی ترن کە پیاوان لە خانمانم گلەیان هەیە ئەڵێ من مەبەستی من ئەوە نەبوو تۆ بە زۆرێکی تر لی تێگەیت بە دیوێکی تر پێناسەیەکەیت ئاگادارکردنەوە پیاوان بێتاقە دەبن بۆی کە خانم بەردەوام ئاگاداری کاتەوە ناویان لێناوە ئاگادارکردنەوەی زیادە ڕەویان نابەجێ ئاگاد لە خۆت بێ وا بکە چەند جارێک تۆ یاعازی پێ لێ لەسەر ئاگادارکردنەوەی بابەتێک یان ئامۆژگاریەکەی یان زۆر جار پیاوان گلەی لە خانمانەکەن کە قسەی زۆرەکەن لەسەر ئەم پۆینتە بڕگەیەکی ترمانەیە لەسەر وەستینەوە خانمان چ ڕەخنەیەکان لە پیاوان هەیە ئەڵێن بێبەزەیی ئەڵێن گرنگیمان پێ نادەن ناهەستیارن ئەڵێن خۆشەویستی دەرنابڕن کەم قسە دەکەن و کەم گوێمان لێ دەکرێت ئەمەش ڕوئیایەکی تری پیاوانە کە ئەمەش ئێمە دین جیاوازەکان بازەکەین کەمە بۆچی وایە بە سروشت پیاو کەمتر قسە دەکا لە خانم هۆکارەکە باس دەکەین دەرچەی سێم هەکبەیەک لە جیاوازی لە نێوان خانمان و پیاواندا بەڕێزان من و خانمەکەم جیاوازیمان زۆر زۆرە من و دایکم بە هەمان شێواز من و خوشکەکەم تۆی پیاو لەگەڵ خانمێک جا خانمەکەت سەرپەرشتیارتە بەڕێوەبەرتە خانمەکە دراوسێتە یان هاوسەری ژیانتە ئێمە بێدان بەم جیاوازانە بنین تا هەز نەکەین جیاوازین جیاوازەکانیش یەک و دوو نین هەزارانن ئەوە ئێمە ڕێژەی بەختەوەریمان کەمە بێتەوە لە ڕووی بایۆلۆژی و سایکۆلۆژیەوە جیاوازین لە ڕووی ڕوانگەمان بۆ ئەوانی تر جیاوازین لە ڕووی فیسۆلۆجی و هزری و عەقلی جیاوازین مامەڵەکردن و پەیوەندیکردن و گفتوگۆکردن جیاوازیمان هەیە لەم کەیسەشدا لە زمانی جەستە و لێکدانەوەدا جیاوازیمان هەیە لە بیرکردنەوە و وێناکردندا جیاوازیمان هەیە
دەشێت خانمەکەی تۆ یان ڕەگەزی بەرامبەر بە کوردی قسە لەگەڵکە، تۆش بە کوردی قسەی لەگەڵکەی، بەڵام بە دوو زمانی جیاواز پەیام بۆ یەکتری دەنێرن. پەیامەکان جیاوازە لە یەکتر. بەڕێزان، زمانی ڕەگەز و جیاوازیەکان لێرە بە چەند سڵایدێکە وەستم، چەند جیاوازیێکە خەمە ڕووبۆی خۆشەویست. پیاوان لە خانمان زیاتر قسە دەکەن. ئەمە چەند توێژینەوەیەکە. فردێت سرۆدبیک لە ساڵی 1950 و ماریۆ سواکەر لە ساڵی 1975. چەند کەس ڕوانگەی وایە کە خانمان زیاتر قسە دەکەن لە پیاوان؟ دەست بەرز کاتەوە. زۆر باشە. چەند کەس ڕوانگەی وایە کە پیاوان زیاتر قسە دەکەن؟ زۆر باشە. دەست خۆش. بەڕێزان، خانمێک لە یەک ڕۆژدا 10,000 تا 15,000 هەندێک توێژینەوە باز لەوەکەن کە 20,000 وشە دەرەبڕێ و 12 تا 15 جوڵە و ئاکتی جەستەی هەیە. بەڵام پیاوێک لە ڕۆژێکدا بە سروشەکە وێنە گشتێکە وەربگرین 4,000 تا 6,000 وشە دەرەبڕێ. پیاو ئەچێتە دەرەوە کار دەکا لەگەڵ خاوەنکارەکەی، قسەکانی خۆی باڵانسەکەی تەواو بێت. لە دەرەوە بۆ پیاو کێشمە جیهانێکی جیاوازتری هەیە لەگەڵ ئافرەتە، قسەکانی خۆی تەواوکە بە باڵانسێکی کەمەوە هاتۆتەوە ماڵەوە. لەبەر دەرگای ماڵەوە خانمەکە کە باڵانسەکەی لە 10,000 بەرەو ژوورە کە و قسەی نەکردووە لە ماڵەوە تەنیایە، ئەگەر مناڵێکی بێ باشتر، ئەگەر نەبێ باڵانسەکەی کەمترە. زۆر جار مۆبایلی فریش خێری پێوەیە کە تۆ تەلەفۆنێ بکەی یاخود قسەی زیاتر بکەی. کەواتە لێرە کێشەکە دروست دەبێ. پیاوەکەی یەتەوە ئەڵێ خانمەکە گلەیریەکە کە بۆ قسە ناکەی، بۆ دەمت داخراوە، یان دەی شەو تەلەفۆنێکی بۆ پیاوەکە تەلەفۆنی سەرکارە نیو ساعت قسەیەکە لە بەرەوەی کێشەیە کە بێ چارەسەریکە بابەتێکە. ئەڵێ تۆ هەر بە شەو ڕۆژ قسە لەگەڵەوانی ترەکەی، قسە لەگەڵ من ناکەی. کاتێک کە باڵانسەکەی تاوە بۆ پیاو ئەبێ خانم لی تێبگا کە زۆر زەختی لێ نەکات و ئەم خاڵە جیاوازە ڕەچاو بکە و پیاویش بەمان شێواز. کاتێک کە بینە باڵانسی خانمێک زۆرە بۆ قسەکردن ئەبێ گرنگی پێ با. گوێگرتن جوانترین ستایشەکە و بیکا بۆ خانمێک گەر دەرفەتی قسەکردنیشی نەبوو. ئەم کتێبە بەڕێزان خانمان و پیاوان چی لەبارەی یەکترەوە دەزانن. ئەوەش کتێبی دووەمە کە لە ناوەندی واردوان ئەو کتێبە هەڵواستراوانە کە لێرەوە دیارە بەردەستە. دکتۆر لیلان گلاس دوودانە دکتۆرای هەیە لە پەیوەندیکردن و زمانی جەستەیە. زۆر بە جوانی جیاوازیەکانمان بۆ خاتە ڕوو. ئێمە توانین زۆر بەباشی کەڵک لەم کتێبە ببینین. جیاوازەکان بەردەوامە بین. خانمان بایەخی زیاتر بە وردەکاری ئەدەن بەڕێزان، بەڵام پیاوان چێژ لە گشتاندن و وێنە گەورەکە دەبینن. خانمان خێرا قسە دەکەن و زوو بابە دەگۆڕن، بەڵام پیاوان خێرا قسە ناکەن، لەسەر یەک بابەت قسە ئەکات ناڕوونی نییە، بەڵام خانم دەشێت لە 5 دقیقە چەند بابەتێک گۆڕێ. خانمان کەمتر قسە دەبڕن بە بەرامبەر، بەڵام پیاوان بەمبەستی کۆنتڕۆڵ بەمەستی زاڵبەستی لە دەخولەکدا دەشێت 5 تا 6 جار قسە بە بەرامبەر ببڕن. خانمان لە قسەکردندا شێوازی هاریکاری بەکارهێنن، بەڵام پیاوان شێوازی فەرمان و داخوازی بەکارهێنن. خانمان داوای ڕێنمویی دەکەن، پیاوان نایکەن، کەمتر یان زۆر بەکەم نیکەن. لە دە چرکەدا 6 دەستەواژەی گوێگرتن لەسەر ڕوخساری خانم دەرەکەوێت لەبەرەوەی زۆر حاڵەتەکانی ئیشکردنی مێشکی زۆر ناوازەیە. خانمێک بۆ قسەکردن لای چەپ و ڕاستی پێشەوەی مێشکی بەکارەهێنێ، بەڵام پیاو تەنیا لای چەپی بەکارەهێنێ. ئەمە شەوکارێکە بۆی کە شێوەی قسەکردنی خانم پاراوترە و فێربوونی بۆ زمانی دووەمیش زۆر باشترە، لە قسەکردندا زۆر باشترە. بۆیە پیاو دەشێت زوو تااقەتی بچێت لە قسەکردن لەبەرەوەی هێڵکاری مێشکی کە خوای گەورە دیزاینی کردەوە بە جیاوازتر بۆی کردووە. بەڵام پیاوان لە گوێگرتندا بەدەمی داخراوە یان ڕۆبەت ئاساد گوێگرت، ئاماژەکانی جەستیان کەمترە و گرنگی کەمتری پێدەن. لە توانای شوێندا لای ڕاستی مێشکی پیاوان زۆر بەهێزە، لەمەدا خانمان ناتوانن کێبڵکەی پیاوان بکەن. ناونیشانێک بدە بە پیاوێک لە بەغداد کۆڵانەکەی پێ بڵێ، ڕەنگی دەرگای خانۆکەشی پێ بڵێ، پیاوەکە کاتە شوێنی مەبەست لەبەر دەرگاکە تەلەفۆنت بۆکە، دەرگاکە قاوەیی بوو یان سپی بوو. لەم ناونیشانەیە زۆر ناوازەیە، لەبەرەوەی بەجینات بۆی ماوەتەوە. لە دێر زەمانەوە پیاوان بە دوای پەیداکردنی بژێوە بوون، بە دوای ڕاوکردنەوەی ئەو نێچیرەوە بوون کە مەبەستیان بۆ بژێوێک بێنەوە بۆ ماڵەوە. بۆیە لە لۆکەیشنە لە ناونیشانە زۆر بەتوانان، بەڵام خانمان کێشەیان هەیە، دەشێت لە مۆڵێکە گرفتی چوونە دەروایان بۆ دروست بێ، یان لە ئۆتۆمبیل لێخڕینە کێشەی ناونیشانیان بۆ دروست بێ. بە ئەگەری زۆرەوە ئەگەر خانمێک ناونیشانەکە بدا بە پیاوێک بۆ شوێنێک، شەڕ لە ناو سارەیە دروست دەبێت، چونکە لە لۆکەیشنەکە گرفت هەیە. خانمان دوژمنی خۆیان و لۆمەی خۆیان دەکەن، لە کاتی قسەکردندا زۆر جار لۆمەی خۆیان دەکەن،
و خۆیان بە تاوانبار ئەزانن کە دەشێت تاوانباریش نەبن بەڵام پیاوان وانی 5 تۆنی دەنگ بۆ قسەکردن بەکارهێنن خانمان بەڵام پیاوان 3 تۆن بەکارهێنن بۆی لە کاتی تووڕەیە دەنگیان بەرزە خانمان دەنگیان هێادە و هێمنترە لە ساتی دەربڕینی خۆشەویستیدا گلەی یەکەن خانمان لەو کاتەی کە هێور بۆتەوە دۆخەکە ئیتر دۆخەکان ئارامن ئەو گلەی یەکات ئەڵێ بۆچی وات کرد بۆچی دڵشکاندر دیسانەوە مەجازی پیاوەکە تێگەیاتەوە بەڵام پیاوانێ لە کاتی تووڕەیە گلەیەکانی خۆیەکات هەستی نەرێنی بە دەنگی بەرز دەرەبڕن خانمان و دەنگیان لەرزۆ گەبێ و فرمێسکە لە ڕێژن بەڵام پیاوان لە تووڕەبووندا هاوار دەکەن زۆر جاریش ئەگەر دۆخەکە بتەقێتەوە دەشێ وشەی زبریش بەکاربێنن زیاتر باسوخواسی تایبەت باز دەکەن کێ خانمان و پیاوان باسوخواسی ئەوان زیاتر پەیوەندی بەکارەوە هەیە یان پەیوەندی بەکارکردنەوە هەیە خانم دەبێت قسە بکە بەبێ ئەوەی مەبەستی بێ بەڵام پیاو مەبەستی هەیە مەبەستی هەیە لەم قسەکردنە بۆیە مەبەستەکەی بێت بێنێ خانمان بە بەرکەوتن ئاسوودە دەبن زۆر جار ئەمە پیاوان تووڕە دەکا ڕەنگە باوەشێک لەگەڵ هاوسەرەکەیە پیاوەکە تووڕە بکە وا وەڵامی باتەوە کاتی ئەوەنیان سەرقاڵە جوانکاری بۆ دەربڕینەکانیان دەکەن کێ خانمان بە ئەرگ نەبێ پەرداخی ئاوم بەرێ بەڵام پیاو دەڵێ ئای پەرداخی ئاوم بۆ بێنە ئەم جوانکاریە ناکات چکە ڕیتمی فەرمان لە قسەکانیان هەیە لە بۆنکردندا بە توانان خانمان بە تایبەت لە سووڕی مانگانەیە بەڕێزان لە سووڕی مانگانەیە خانمان جیاوازی هۆرمۆنیەکان ڕوودەدا لەم کاتەدا زیاتر معارزم بۆی دڵیان بشکێ هەستیان زیاتر بەرزە بێتەوە کۆدێک زمانێکی جیهانی کە کەمتر پیاوان لی تێ دەکەن بەڕاستی خانمان پەیوەندی پێش سێکسکردن دروست دەکەن بەڵام پیاوان سێکس پێش پەیوەندی بنیاد دەنێن لە یەک کاتەکی قسەکردن و گوێگرتن ئەنجامەدەن کێ خانمان خانم ئەتوانێت لە یەک کاتە سەیری تیڤی بکات و گوڵە بەڕۆژەش لە بەردەمیایەتی کۆنتڕۆڵەکەش بەدەستێتی تەبعاً مناڵەکەش لە باوەشێتی ئەیخەوێنێ ئاگای لە قۆریەکەی کە سەر غازەکە نراوە بۆی 2 دقەیتر یان 3 دقەیتر کوڵیەت بچێ بەدەمیەوە لە هەمووی گرنگتر ئاگای لە قسەی خەسوویەتی کە لە حەوشە جل هەڵەخا بۆی ناڕاستە بۆ هێرشێک نەغاتە سەری هەمووی کۆنتڕۆڵەکە بۆ لەبەرەوەی ئەم دیزاینە جوانەی کە خۆی گەورە دروستی کردە بۆ دایک و بۆ خێزان و بۆ خوشکی من بەو شێوازەیە کە کەناڵی گوێگرتنیان و قسەکردنیان لە یەک کاتا ڕوونەدا وەرەتا دەتوانێت لە یەک کاتا خۆی سەقاڵکا بە کۆمەڵێکی شەوە بەڵام پیاوە توانێت یەک ئیش بکات لە یەک کاتا لە پەیامی ناڕاستەوخۆ باش تێدەگەن کێ خانمان بەڵام پیاوان ڕاستەوخۆن وەک لەیش لە خانمانەکەن ئەڵێ ناڕاستەوخۆ قسە دەکەن یاخود تاوانباریانەکەن بۆی کەس لێیان پێ ناکات ئەو دەنگە کێیە ئەو دەنگە لە کوێوە هات ئەو دەنگە کێیە ڕستەی خانمێکە مەبەستی کێیە چکە و لە پرۆسەی قسەکردنیان پەیوەندیکردن ڕەچاو دەکات بەڵام لە پیاودا لەبەرەوەی کەناڵی لۆکەیشن لای ڕاستی ئەکتیڤە زیاتر بەدوای شوێنە ئاگەڕێ پێویستە قسەت لەگەڵ بکەم ئەمە ئەو کۆدە ترسناکەیە کە خانم بەکاری هێنێ بۆ پیاوێک کاتێک کە تۆ بە پیاوێکڵی پێویستە قسە لەگەڵ بکەم پیاوەکەەوە هەستەکە تاوانێکی کردووە بێ دادگایی بکرێت چونکە ئێمە باسی پیاومان کرد پیاو فەرمانەکە پیاو ویستی کۆنتڕۆڵکردنی هەیە خانم هەستەکانی دەرەبڕێ خانم زیاتر سۆز و محیبەت زیاتر دەرەبڕێ کەواتە لەبری ئەوەی بڵین چی ئەتوانین بڵین پێویستە گوێت لێ بگرم با پێکەوە قسە بکەین بە کۆ یان کۆمەڵە کۆدی تر ڕێگاکەی ئێمە چارەسەرەکەی ئێمە نەک چارەسەرەکەی من هەر قسەی منە و تەواو یان ڕێگاکەی من و بەس هیچ نییە لە پشتی ئەم ڕسەوکەڵێ هیچ نییە پیاوەکە پرسیارێک لە خانمەکەیە کە خانم دەموچاوت داوە بە یەکە ئەمڕۆ هەستەکەم بێتاقەت بی خانمەکەش ئەڵێ هیچ نییە پیاوەکە تاوە گەیشتە قەناعەت ئەڵێ وەمزانی کێشەیەکە دەباشە دی دڵم لال ئیتر خانمەکە بەرزە بێتەوە ینی هەز ناکەی کێشە هەیە چۆن هیچ نییە تۆ 2 ڕۆژە لە دەرەوەی نهاتووی دەتوانێت 2 ڕۆژە پێم وتووی چی بێنا و پێداویستانە بێنە نەتێناوە کاتێک کە خانم ئەڵێ هیچ نییە یەک دنیاشت هەیە دنیایەک گلەیی هەیە ئەوە لێرە دامەنێ پێم وتی وتمان پیا و حەز ناکە فەرمانی بەسەرا بکرێ لەو ڕستانەی کە وشەی دەبێتی تایە دەبێت ئێوارە بگەڕێیتەوە خانمێک بە پیاوەگەڵت دەبێت ئێوارە بگەڕێیتەوە تەکەی کرد بە فەرمان بڵێ پێم خۆش ئێوارە بگەڕێیتەوە پێت چۆنە ئێوارە پێکەوە نانێک بخۆی وشەی دەبێتەکە لا دەبێت فەرمانەکە ئەسڕیتەوە بەرامبەریش هێور دەبێتەوە کاتێک تۆ بە پیاوێگەڵی ئەوە لێرە دامەنێ هەستەکە فەرمانە داخوازیە باشترە پێی بڵێ ئەوە لێرە دامەنێ لەبەرەوەی ون دەبێت هۆکارەکەی بۆ ڕوونکەرەوە خانم دەپرسێت کامی یەک لەم 2 کراسە کوردیم جوانترە پیاو چۆن وەڵام دەداتەوە ئەڵێ بەس هیچ بەلامەوە جوان نییە یان ئەڵە سوورەکەیان جوانە کاتێک خانمە کراسێکی سووری پۆشیوە
پرسیارە لێ کاڵێ جوانە ویان دوو کراسی بەدەستەوە تۆ کامیان ئەڵێ کامیان جوانترە تۆ توانی بۆ شیکەیتەوە ئەو بژاردەی کە خۆی دیاری کردووە بڕیاریاوە کە کراسە سوورەکە جوانە بەزەوی ڕای تۆ وەرگێ ئەوێ تۆ پشگیری هەڵبژاردنەکەی ئەوکەی نەک ئەو کراسە سوورە جوانیە دایبنێرەوە هیچ جۆر نایە دڵی ئەشکێ بژاردەیەکی جوانە زۆر گونجاوە لەگەڵ کڵاوەکانی شتا گونجێ توانی وارێ بکەی ئەگەر ڕەتیشت کردەوە توانی بڵی کراسەکەی تر لە باڵای بەڕێز دەنەخشێ لە باڵای تۆ نەخشێ بۆ تۆ جوانتر و گونجاوترە دیسان کۆمەڵە کۆدی دیکە هەیە بەڕێزان چەند جیاوازیەکی دیکە بازەکەی ئەمە خانمێک و پیاوێکن سەیری تیڤیەکەن لێرەش خانمەکە هەوڵی دروستکردنی پەیوەندیەدا بە لێک نزیک بوونەوە کە بە زمانی جەستا درکی پێ بکەین سەری خستۆتە سەرشانی پیاوەکەی واتە خۆشەویستی وێ گرنگی پێدانیەوێ هەستیەوێ بەڵام پیاوەکە سەرقاڵە بە ناو دیمەنەکانی ناوتیفێکەوە چیر بوو دەدات زیاتر تەرکیزی لایەوەیە چونکە پیاو لە یەک کاتە یەک کار دەتوانێت بکات بەس ئۆتۆمبیل لێ خوڕێ قورسە بۆ جوابی پەیوەندی تەلەفۆنیش باتەوە ئاگای لە ئیستیحام و قەرەباڵغی ڕێگەش بێ لێرە دوو خانم کە لەگەڵ یەکتر سەیری تیڤیەکەن گرفت نییە دەردە دڵەکەن قسەش ئەکەن هەموو شتێک بازەکەن 100% زیاتر لە ئێمەش لە ناو دیمەن و مەشەدەکانی فیلمەکە تێدەگەن دوو پیاو لەگەڵ یەکتر سەیری تیڤی دەکەن وەسعەکە تۆزێک بۆ پەیوەندیکردن شلۆقترە پەیوەندی نابەستن هەردووکیان بە بێدەنگی ڕۆچوونەتە ناو گرتایی تیڤەکەوە یان فیلمەکەەوە یانێکی وەرزشیەوە خانمان پەلکە زێڕینە و پیاوان ڕەش و سپی ئەمە ئەو ڕەنگانەیە کە خانمان هەستی پێ دەکەن ئێمە ڕەنگەکان دەبینین بەڵام هەستی پێ ناکەین کێمن ئەڵێن ئێمە مەبەستم پیاوانە پیاو تەنیا 16 ڕەنگ دەبینێ و هەستی پێ دەکا بەڵام خانم ڕەنگی زۆر زیاتر دەبینێ ئەمیش هۆکاری هەیە لە پشتی چاوە 130 ملیۆن خانە هەیە کە پیان دەوترێت فۆتۆر سێبتەر ئەمانە 7 ملیۆن خانەیان شێوە قوچەکین کە تایبەتن بۆ ڕەنگەکان ئێکس کرۆسۆم لە چاودا ڕەنگ دەدا بە شتەکان ڕەنگ دەستەبەر دەکا لە ناو چاوی خانماندا 2 ئێکس کرۆمۆسۆم هەیە بۆیە زۆر وردن بۆیە لە ناو جانتای خانمێکە دەیان پێداویستی هەیە سوراو هەیە قەڵەم هەیە نینۆقرتێن هەیە چیتر هەیە دەفتەر هەیە چاویلکە هەیە دەمامک هەیە دەیان پێداویستی هەیە ئەم جانتایی فریایەکەوێ لە کاتی کێشێکا بیر لە هەموو بابەتێکە کاتەوە لە ناو جزدانی پیاوەکە چی هەیە بزنس کارتێک بڕێک پارە ئەسەلام عەلەیکم وەرەحمەتوڵڵاهی وەبەرەکاتوه ئەوە جیاوازەکانە بەڕێزان لای ئێمەی پیاو هەرمێ ڕەنگە هەرمێیی نازانین چییە لای ئێمەی پیاو پیاز ئەکرێتە خواردنەوە پیازی نازانین چییە لای ئێمەی پیاو هەنگوین خواردنە بەیانیان ئەخورێ هەنگوینی نابینین ئەم ڕەنگە چ ڕەنگێکە پیاوەکان تۆ قسە بکە فەرموو چۆن ڕەنگێکە ڕەنگی چییە نازانیت فەرموو هەناریە ئەو ڕەنگە هەناریە ئەو جەڵەنپا و جلوبەرگە بەڕێزان خانمەکان وەڵام بنەوە قورمزی پیاوەکان قورمزی چییە مارەوە نییە دەست خۆ بەڕێزان بابەتێکی ترێ زمانی جەستەیە کە خانم و پیاوان زۆر جیاوازن لەگەڵ یەکترا خانمان لە دروستکردنی پەیوەندیە ئای کۆنتاکت زۆر بەهێزن بۆی لە کاتی گوێگرتنا هەستەکەی هەستی زیاتریان هەیە بۆ بەرامبەر و لە کاتی گوێگرتنا ئاماژەی زیاتر بەکارێنن سەر لە قاندن یان سەر لارکردنەوە یان نزیک بوونەوە یان بەرکەوتن هەموومانە نیشانی گرنگی پێدانە بۆ بەرامبەر لە ڕووی بەدیلانگویجان زمانی جەستەوە و نەرمونیانترن و ئاماژەی ڕق بەکار نایەنن ئاماژەی زاڵدەستی بەکار نایەنن و لە خوێندنەوەی زمانی جەستەی بەرامبەریشا زۆر بەتواناترن لە پیاوان لەبەرەوەی 14 بۆ 16 خانە هەیە لە مێشکی خانمدا تایبەتە بۆ خوێندنەوەی ڕەفتاری بەرامبەر لە مێشکی پیاودا 4 بۆ 6 خانە هەیە بۆ خوێندنەوەی ڕەفتاری بەرامبەر بۆ یەکتر ئەگەر پیاوێک و خانمێک بچنە میوانی پیاوەکە هەز ناکا بۆی کە لێکدانەوەی کاردانەوەی ئەو ماڵە چۆن بووە بەڵام خانمەکە ئەوە لێگەیاتەوە کە پیاڵەکە بە فشارێکی زۆرەوە خراوەتە سەر ژێر پیاڵەکە ئەمە تووڕەیە ئەمە بێزاریە خاوەن ماڵ بەرامبەری منوانندوێتی بۆ پیاوەکەی بازەکە پیاوەکە تەقە لەسەری ئەڵە مەعز بۆ خواردنەکەتەوە باس چیەکەی وردەکارن بۆیە قورسە پیاوێک بتوانێت ناڕاستی لەگەڵ خانمێک بڵێ بەڵام خانمێک ئەم توانایی زیاترە لەبەرەوەی وردەکاری جەستەی باشتر ڕێگەخات و پاساوەکانیشی بۆ شاردنەوەی ڕاستەکان پیاوان زۆر سادەن هی خانمان ورترن ئەگەر بێت و پیاوێک سەیری پیاوێککە بەم شێوازە بە سەیری چاوی یەکترەکەن یان سەیری یەک گۆشەی چاوەکانی یەکترەکەن بەڵام ئەگەر بێت و خانمێک سەیری خانمێککە بەم شێوازە سەیری یەکترەکەن ئەمەش بابەتی بینینە کە بابەتی بینینەکان بازنەیە لە چاوی خانماندا فراوان خوازیە بەڵام لە چاوی
پیاواندا ڕاستەهێڵیە بۆیە پیاوەکە لە ناو ژوورەکەی هاوارەکە ژنەکە پەنیرەکە لەکوێ دانراوە ناو سەلاجەکەیە ژنەکە وەڵام دەداتەوە تاکی سەلاجەکە بکەرەوە لە بەشی دووەمایە ئەڵێ نایبینم ئەڵێ دڵنیام لەوێ دامناوە ئیترە و پیاوە نایدۆزێتەوە خانمەکە ڕێک لە ژووری میوانەکەوەیە دەرگای سەلاجەکە کاتەوە پەنیرەکە دەرێنێ ئەڵێ تا فەرموو بۆ نایبینی لەبەرەوەی بازنەی سەیرەکات بەڵام لەمەدا پیاوان براون لەبەرەوەی بۆی بیانەوە بگەن بە ئامانجێک ڕاستەهێڵین هیچی تر پەرتیان ناکە ڕاست ئەڕۆن بۆی بەڵام خانمێک دەشێت لە یەک کاتە چەند ئامانجێکی هەبێت چەند گۆڵێکی هەبێت لە ژیان نابیوێت پێی بکات ئەمەش ڕەنگە گرفتی بۆ دروستکاکوی لە کوردەواری لەگەر دوای دوو کەروێشە بکەوی دانێکت بۆ گیرێ هیچیانم بۆ نایگیرێ زۆر باشە لە پێشەنگای نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێب بەڕێزان وێڕای دەستخۆشی بۆم پێشەنگا جوانە بەڕاستی خەڵاتێکی زۆر ناوازەیە بۆ پایتەختی ڕۆشنبیری بیبەستینەوە بە بابەتەکەمانەوە خانمان چۆن گەڕان دەکەن بەناوم پێشەنگایەدا پیاوان چۆن گەڕان دەکەن بەم پێشەنگایەدا لە هەموو جیهاندا کۆدێکی جیهانیەیە کە پیاوان حەز بە بازاڕکردن ناکەن لەگەڵ خانمان لەبەرەوەی خانمان کە دەچن بۆ بازاڕکردن زیاتر سەیری شتەکانەکەن شتێ پێویستیشی پێی نەبێت سەیریەکە لێکۆڵنێو لەسەرەکات خانمێک لەم پێشەنگایەدا جارێ سەرەتا بەزێت سەیرەکە سەیری دیکۆرا دەکات سەیری دانانی کتێبەکانەکە سەیری ڕەفەکانەکە سەیری دیزاینەکە گەڕانێکەکە بەناو هەموویە دوای ئەوە شتەکانەکڕێ بەڵام پیاوانیە کە دەستی خستە پشتەوە ڕێک بۆ ناوەندی تەفسیر کتێبەکانی ئەکرێتەوە چێتە دەرەوە واتە ئەوەنە تەرکیز ناکات ئەوە بەم وێنەیەمە توانین ئەم خانمە بەڕێزانە لە گفتوگۆدان و بە باشیش بازاڕەکەیان دەکەن ئەم دوو پیاوە بەڕێزە بە پێچەوانەوە مستەقیم دەڕۆن دوو جەستا بەڵام دوو جیهانی جیاواز لە ناوە و دەرەوە ئەمەش گرفت دروست دەکا ڕەنگە خاڵی زۆر هەڵبگرێم سلایدا بە ڕوخسەتیەوەتەی لەپەڕێنم چونکە چەند جارێک باسم کرد پیاوێکە چێت بۆ سەرتاشخانە بە $50 گۆڕانکاریەکی زۆر لە جەستای ڕووەدا خانمێک بە $500 گۆڕانکاریەکی ئاوایی ڕووەدات لە دەستنیشانکردنی شامپۆیە ئەگەر خانمێک شامپۆیەک دەستنیشان کا بۆ قژی ئەبێ ئەم شامپۆیە کوالێتەکەی لەگەڵ قژیەوە بگونجێ قژی ئەم چەورە بێ پێکاتەکەی لەگەڵەوە بگونجێ و لۆگۆکەی کوێیە ئەمریکیە بەریتانیە بۆ قژی وشگە بێ بۆ قژی تەڕەبێت ئایا لەگەڵ شامپۆکەی ترم تەسیرەکە قژم هەڵناوەرێنێ هەموو یەخوێنێتەوە پیاو چیەکە بەس نووسراوێت شامپۆ کافیە ئەم وردەکاریانە ناکات ئەوەنە وردی ناکاتەوە ئەمە جلوبەرگی خانمێکە لە ناو ماڵەکەیە بەلانی کەمەوە دەکراسی هەیە ئەنواع جلی هەیە دەچوت پێڵاوی هەیە ئیتر لە پڕ ئامۆزاکەی ژنمارەیەەکە سەری دنیای لێتەوە یەک باوگەیان چی لەبەر بکەم چی بپۆشتم ینی لە ناو هەموو جلانەیە بژاردەیەکی بۆ ناکرێت بەڵام پیاو یەک کێشنە کراسێک لە ناو کانتۆرەکەیە لە بەریەکات و خۆی بە هەموو دنیاش ناگۆڕێتەوە هیچ گرفتێکی بۆ دروست نابێت هیچ قەلەقی ناکات ئەو بابەتە یان قەمیسێک دروستە دەرچەی پێنجەم بەڕێزان ڕوانگەیان بۆ خۆشەویستی چەقی خۆشەویستی لای خانم لە دڵدایە چەقی خۆشەویستی لای پیا و لە وەفادایە پیاوێک ئەوەی لە خانمەکەی ئەوێ وەفای بووی هەبێ ئەوەی لێوێ کە پشتی بگرێ بە هیلاکی و ماندووبوونەکانی بزانێ خانم زیاتر ئەوەی ئەوێ کە تۆی پیا و سەعات چواری عەسر تەلەفۆنی بۆ بکەی بڵێ هەناسەکەم گیانەکەم لە سەعات 3 زیاتر خۆشمەوی ئێستا خۆشەویستی لە دڵ ماسال لە دوای سات زیادەکە بۆیە بۆ دڵنیابوونەوە پیاوەکە ئەفو خانمەکە سەعات 2 شەو ئاگاداریە گەنێرێ بۆ پیاوەکە لێ تەنیشتەوە هەستەکەم منت خۆش ناوێ بۆ منت خۆش ناوێ دوو دڵی لێم بۆیە زیاتر ئەمە پەیامە بۆ پیاوان کە هەست و سۆزی زیاتر دەربڕن ستایشی خانمان بکەن و گرنگیان پێ بدەن ئەمانە زۆر زۆر پێویستن و خانمێکیش بۆ پیاوێک گلەی پیاوەکەی نایەتە سەر ئەگەر خۆشەویستی بۆ دەرنەبڕێت لە ڕۆژێکا 3 جار بەس ئەوەنە بیسەلمێنێکە وەفادارە بیسەلمێنێکە ئەم پیاوە لە پشتی ئەوە قەڵایە زمانی پیاوێک بۆ دەربڕینی خۆشەویستی ئەگەر بێت و پیاوێک خانمێکی خۆش بێ بە ئاشکرا ڕای دەگەیەنێ کە خۆشی دەوێت بە کردار پێداویستەکانی دابینەکە هەر کەسێک بێڕێزی بەم خانمە بکەیان تەعلیقی لێ بدا خانمە پیاوەکە پێش خانمەکە وەڵامی دادەوە ئەوەی کە گرنگە بەڕێزان لە کتێبەکەی دکتۆر گاری چاپمانە لە سەرەتا باسم کرد خۆزگە و شتانم بەر لاوسەرگیری ئەزانی باس لەوە کاکە خۆشەویستی دوو قۆناغی هەیە ئەمە ڕاستواردەیە بۆ خوشکەکەی خۆم ئەمە ڕاستواردەیە بۆم خوشکە بەڕێزانەی کە لەم هۆڵەدا و بۆ هەموو بەڕێزانی کە دواتر لە سۆشال میدیا و گویان لێمان دەبێت خۆشەویستی پێش دەوات زۆر زۆر جیاوازە وەکو گاری چاپمان ئەڵێ ئێوەندەی سەرقاڵین بە ڕێخستنی ئاهەنگەکەمانەوە سەرقاڵین بۆی کە بژاردەکەمان دروستە لەگەڵ ئەم پیاوە
یاخود خانمێک بژاردەکەی دروستە لەگەڵ ڕێگەزی بەرامبەر. خۆشەویستی زۆر گەورەترە لەوەی کە پیاوەکە سەعات 4 ئێوارە پیتزایەک بێنێتە بەردەم ماڵەوەت، یان بە ڕۆژی لەدایک بوونەکەت باوەشێک گوڵت بۆ بێنێ. زۆر لەوە گەورەترە کە بۆ مانگی هەنگوینەکەت بچن بۆ دەوڵەتێکی ئەوروپی لە ناو دەریادا سەوڵ لێ بدەن. پیاوەکە لە سەردەمی پێش هاوسەرگیریە دەشێت زۆر بە زمانێکی خۆشەویستی ڕاقی قسە بکە، مانگت بۆ خاتە سەردەست، پەپولەت بۆ فرێنێ، گوڵبارانت دەکا، شۆت بۆ دروست دەکا، یەتە بەردەمی ماڵەوە دیاریەکت بۆ هێنێ، بزانێ پێیست بەچی ئەمەد بۆ بکە. خانمەکەش بە هەمان چەشن بۆ پیاوەکە. ئەم خۆشەویستیە چاویان کوێر دەکات، ئەم خۆشەویستیە بڕیارە واقعیە دروستەکەیان پێ تێک دەدا. بۆیە 2 ساڵ دوای ئەم خۆشەویستیە هەستەکەی خۆشەویستیەکە نامێنێ. خانمەکە لێی یەکە ئاڵێ بەخۆ ئەم پیاوەی کە من هەڵم بژارد ئەوە نەبوو کە لە سەردەمی دەستگیرانیاری ئاوایە کرد و دیاری بۆ هێنام، ئێستا ساردە لەگەڵما. پیاوەکە بەمان شێوازە لە براڕۆمت چیم کرد بەخۆ. ئەمە ئەم شێوازەیە کە ئێمە پێویستە بە خۆشەویستی کۆمەڵە کۆدی دیکە هەست پێ بکەین. خۆشەویستی ڕاستەقینە ئەوەیە کات پێدانە، کات پێدان، کات بە یەکتر بدەن بۆ چوونە دەرەوەیەک لەگەڵ یەکتریان نام بخۆن یاخود لە ماڵەوە کات بۆ یەکتر بەسەر بەرن. خۆشەویستی ئەوەیە کە تۆ ستایشی بەرامبەر بکەی، ستایشکردنێکی ڕاستەقینە. خۆشەویستی ئەوەیە کە تۆ بە کردار لە ناو ماڵدا هاریکاری بکەی و پێداویستەکانی بۆ دابیر بکەی. خۆشەویستی ئەوەیە کە تۆ دیارێک بە خانمەکە پێشکەشکەی. گەر خانمێک گەنجی قاڕۆنی هەبێ، خاوەنی 1 ملیار دۆلار بێ، گوڵێکی سووری 3000 بەقەد هەموو دنیا دڵی خۆش دەکات. خۆشەویستی ئەوەیە کە بەرکەوتنی گونجاو هەبێ، بەرکەوتنی فیزیکی هەبێ. ئەرکی پیا و بریتینە لە دەربڕینی هەست و سۆزەکان بەڕێزان، لە دەربڕینی خۆشەویستیە بە ئەنجامدانی ئەم کارانە، پارێزگاریکردن، شانازیکردن، چارەسەرکردنی کێشە، هەڵگرتنی بەرپرسیارەتی خۆشەویستەکە دەرەبڕێ، نەکەوەی بە زمانی زارێکی دووبارەی کاتەوە. پیاوان و خانمانی ژەهراوی دەرچەی شەشەممانە بەڕێزان. بەس پێم خۆشە ڕیڤیو بکەین. ئێستا دروشمێکمان هەیە لێرە، گەر هاوڕێیان یارمەتیمانە هەمومان پێکەوە دروشمێکی ناوازاڵینەوە پێشکەشیەکەین بەم پێشەنگا جوانەی سلێمانی. لە دەرچەی شەشەمدا باز لە پیاوان و خانمانی ژەهراویەکەین بۆ ئەوەی پیاوێک بزانێ خانمی ژەهراوی کامەیە، بۆ ئەوەی خانمێک بزانێ پیاوی ژەهراوی کامەیە و خانم و پیاوی ئاڵتۆنی کامن. ئێمە قسەیان لەسەر دەکەین. داوای ڕوخسەتان لێ کە مەگەر بتوانن لە شوێنی خۆتانەوە هەڵبستن، ئەگەر هەڵبستنە سەر پێبارێک نەبێ هیچ پەلەمەکە. بەڕێزان بۆی ئارام بینەوە هەناسەیەک بەلوت هەڵەمژین، دواتر هەناسەکە بەدەمەینەوە. کاتێک هەناسەکە هەڵەمژین دەستمان لەگەڵیا بەرز دەکەینەوە، هەردوو دەستمان بەرز دەکەینەوە لەگەڵیا هەناسەکە بەلوت هەڵەمژین، هەمومان دەست بەرز دەکەینەوە، دواتر هەناسەکە بەدەمەینەوە، جاری دووەم بەلوت هەناسەکە هەڵەمژین، بەدەم هەناسەکە دەینەوە، جاری سێم دەستان خۆش بێ. ئێستا ئێمە بەڕێزان دروشمێکەکەین، دەخوێنمەوە و بەرز دەژیم. هەمومان پێکەوە بەم شێوازە دەنگدانەوەیەک دروست دەکات، دەسمان بە هەموو زمانە کێشین بێراڵینە خوێنینەوە، ئەم دەستەمان بەرز دەکەینەوە، بەرز دەژین. ئێستا ئامادەم، بەڵام تکایە ئاوا مەکەن، دەخوێنینەوە بەرز دەژین. وزە هێز. ئێمە لە خولەکانمانە کۆمەڵێک دروشم مەڵینەوە، نایابتر یان کۆمەڵێک دروشم کە بەشداربەکان ئامادەیەکەن، بە باشمان زانی کە ئەم دروشمەیەمە بۆ ئەم سیمینارە بڵینەوە. ئامادەن؟ بەهێزەوە 3 جار لە دوای یەک. 1 2 3 دەخوێنینەوە. هیچ بەدڵم نییە، ئەوە کەی خوێندنەوەیە. دەنگتان زۆر نزمە، هەمومان لەگەڵ یەکتر دەنگ بەرز دەکەینەوە ڕێزان. دەخوێنینەوە، دواتر بەرز دەژین. 3 جار لە دوای یەکتر. دەخوێنینەوە، بەرز دەژین. باشە؟ 1 2 3 دەخوێنینەوە، بەرز دەژین. دەخوێنینەوە، بەرز دەژین. دەخوێنینەوە، بەرز دەژین. چاپڵێ. دەستان خۆش بێت. بابینەوە سەر باسەکەمان بەڕێزان، ماندوو نەبن. خانمانی ژەهراوی ئەو خانمانن کە دووڕۆن، دوو لەڕێیەوەی خۆشەویست. ئەو خانمانن کە باکیان بە درۆکردن نییە. درۆیەکی سادە دەگەر لێبینی معارزە بۆی درۆیەکی گەورەش بکات. خۆی ڕاجیاییان هەیە، گوێت لێ ناگرن، تۆ هەر خاڵێک بخەیتە ڕوو ئەو دژبەر دەبێ، بە جۆرێکی تر وەڵامە دەداتەوە، بە جۆرێکی تر بەرپەرچ دەداتەوە. زمانی جەستە و زەردەخەنەکانیان پێمان ئەڵێ کەم کەسە گرنگ نییە بۆ ئێمە، ئەم کەسە ویستی فریودانی ئێمەی هەیە، مەرهەمێکی هەیە پێی بکات.
بۆ نەدەشێت زەردەخەنەی گاڵتەجاڕی بکە لە زمانی جەسایە گرنگیت پێ نایە ڕوت تێ ناکە ئای کۆنتاکتی نییە سەری دار ناکاتەوە هاتنە پێشەوەی نییە بەرکەوتنی نییە یان ئاگری ئیرەیی وەختە ناخیان بسووتێنێ تۆ لە هەر پێگەیە کابی ئەو خاڵێکە دۆزێتەوە کە ساردت بکاتەوە لە کۆلێژی توپ وەرگیراوی ئەڵێ جامەژی ئامۆزایەکەم کۆلێژی توپی تاوا کردە خۆ لە ماڵەوە دانیشتووە ئێتر ئەگەر تۆ بە ئاسمانە بفڕی تۆماهۆک دروست بکەی ئەو نقطەیەکە لە دۆزێتەوە کە ڕەخنە لێ بگرێت لەبەرەوەی ئیرەی لە ناو ناخیا هەیە زۆر جاری ئیرەیەکەش بە پەیامی ناڕاستەخۆ گەێنێت ڕەخنە و گلەییان هەیە ڕەخنە و گلەی بەردەوامی هەیە بەردەوام گلەی گلەیەکە هەیە لە بەرچاوی ئەوانی تر گلەی لێ بکە گلەیەکانی زیاتر لە بەرچاوی ئەوانی ترە نەگەوەی بە تەنیا گلەی لێ بکە خۆت ڕەخنە لێ بگرێت یان ویستی ئیستیغلالکردنی تۆی هەیە کاتێکی ئیشی پێتە لەگەڵ تا گەرم و گوڕە بێ گرنگیت پێەیە قسەت لەگەڵەکە تەلەفۆنت بۆکە هەفتەیەک پێشۆی داواکەی بخاتە ڕووسێ مەسەجت بۆ نێرێ دوو تەلەفۆنت بۆکە دواتر ویستە ئیستیغلالێکە یاخود مەرامە خراپەکەی ئەخافەڕۆ پیاوانی ژەهراوی چۆنن زمانێکی پڕ لە فێڵیان هەیە ئەو پیاوانەی کە ژەهراوین ژیان دەشێوێنن ئەوانن کە زمانێکی پڕ لە فێڵیان هەیە مەرامێکیان هەیە یانەوێ بگەن بەم مەرامە و لەوە تێگەن ئەزانن کە تۆ پێویست بە چییە ویستی ئەوەی هەیە کە پێداویستیەکانی تۆ دابین بکات لە ڕێگەی ئەم مەرامەوە جا گەیشتنە بە سامانەکەی تۆ یان گەیشتنە بە جەستەی خانووی زمانی جەستەیان ڕووی ڕاستەقینەیان دەرەخا دیسانەوە زمانی جەستەیان بە درۆیان نەخاتەوە لە کاتی درۆکردنا دەیان پەیام هەیە کە ئێمە لە خولەکانمانە بە وردی باسیەکەین دەزەبا بە ڕوخساری ئای کۆنتاکتی نییە خۆی بچووگەکاتەوە برۆکانێنێتە پاڵێکتر وەکو نیشانەی بێزاری و مۆڕەکردن دوژمنی بێدەنگن بۆمبی تەوقیت کراون کەی بیانەوێ تەخت دەکەن کەی بیانەوێ گرفتت بۆ دروستەکەن پشتت تێکەن وەکو کردەواری ئەڵێ لە پشتەوە خەنجەرەکەت دێتن بۆمبێکن ساتێکیان داناوە بۆ تەقینەوە بۆی کە بەڕێزت کە خانمێکی درک بەم بابەتانە بکەیت ڕوون نین هەستەکانیان دەشارنەوە هەر ڕۆژە و لە ئاوازێک دەخوێنن هەر ڕۆژە بە زۆرە پێناسەی پیشەکەی خۆیانەکەن پێناسەی کارەکەی خۆیانەکەن پێناسەی هەستی خۆیان بۆ بەڕێز دەکەن خەمخۆر و ستایشی ساختن ستایشێکی ساختە بەری قسەکانیان گرتووە بۆتە بەشێک لە فەرەنگەکەیە بۆی لە ڕێگەی ستایشە ساختەوە بگەن بە مەرامەکانیان وە دڵی تۆ بەدەستبێنن خانمان و پیاوانی ئاڵتوونی کامانن خانمان و پیاوان زیادەڕەوی ناکەن و دادوەریش ناکەن دادوەری لەسەر تۆ ناکەن تۆ بێ وا بکەیت وا بکەیت وا بچیت وا بڕێیت خاڵێکی دیکە کە گرنگە لە ستایشکردندا ڕەزیری ناکەن ستایشی ڕاستەقینەکەن وەصف دەکا کراسێکی جوانە لەبەر کردووەڵێ ماشەڵڵا ئەمڕۆ بەم کراسەوە جوانی بەڵام ئەگەر ئیرەی لە ناخیا بێ ئەگەر کراسەکەت لە دوورەوە ڕەونەقی دەبێ پێی ناخۆشە ڕەزیریەکە لەوەی کە ستایشت بکە گوێگری کارە عفو ئەمە ستایشی ڕاستەقینە کەوەیە کە ستایش دەکا و درێغی ناکە گوێگری کارامەن لێت نزیکە بێتەوە سەیری چاو دەکا لە ڕووساریا دیارە من ئاگام لە تۆیە ئاگام لە قسەکانتە ئاگام لە هەستی تۆیە ئەرێنی دەدوێن و تەدەخول ناکەن خۆ حەز نین واتە بەس باسی خۆیان ناکەن ئەو کەسانی کە ژەهراوین لە باسکردنی خۆیان ماندوو نابن ڕۆژ تا ئێوارە باسی سەرکەوتنەکانی خۆیەکە باسی ئامانجەکانی خۆیەکە چی کردو و چی نەکردووە لە ڕاستی ئەمەش هەمووی وەهمە بابەتێکی ترەوەیە ناڕاستەوخۆ و ناڕوون نین ڕاستەوخۆ قسە دەکا هیچ ناشارێتەوە کۆتا خاڵەوەیە سادەیە واتە ماسکی لوودبەرزی نەبەستووە کەسێکی سادەیە بە تەبیعەت ئەوانەی کە لوودبەرزن یان ماسکیان بەستووە فەراقێکی کەسایەتیان هەیە گرفتێکیان هەیە بۆیانەوێت لە ڕێگەی لوودبەرزیەوە لە ڕێگەی لە خۆبایی بوونەوە ئەم فەراغە پڕکەنەوە لە ڕاستی ئەمانە نەقسیان هەیە بەڵام کەسێک کە ئاڵتوونی بێ سادەیە سادەی لێ چۆڕێ وەکوی چینەکان ئەڵێ سادەی دەستوری ئەتەکێتە ئەگە مرۆڤێک سادە بێ وەکو تافگە وایە بەرزترە لە دەریاکانیش هونەر وەتەکەتی گفتوگۆکردن بە ڕێزان کتێبێکی منە لە فەزلی خوای گەورەوە کە 3 جار چاپ کراوە چاپی چوارەمیشی سبەی بەردەست دەبێت لەم کتێبەدا لە بەشی کۆتایی 20 دانە کەسایەتی خراوەتە ڕوو لە ڕێگەی گفتوگۆکردنەوە چۆن بیان ناسینەوە کەسی درۆزن کەسی ژەهراوی کەسی ئیرەی کەسی ئەرێنی کەسی کراوە چۆن گفتوگۆ دەکەن ئێمە چۆن وەڵامیان بینەوە چۆن هەستی پێ بکەین دیسان لە ناوەندی واردوان بەردەستم کتێبەش و داشکاندنی تایبەتی بۆ کراوە و بە بادینیش بەردەستە ئەو بە ڕێزانەی کە لە دهۆکی ئازیزەوە هاتوون لە زێدی بادینانی خۆشەویستەوە هاتوون کتێبەکە بە بادینی بەردەستە هونەر و ئەتەکێتیان ئاخافتنێ کە دکتۆر ڕیاز فەرزوو وەریگەڕاوە بەڕێزان لە کۆتایی هاتن نزیک بووینەتەوە چەند خاڵێکەیە کە بۆی خۆشەویستەی خەمەڕ و خانمان چێژ لەم بابەتانە بینن پەیوەندی دەربارەی پەیوەندیەکانیان قسە دەکەن شێوەی شتەکان باز دەکەن جلوبەرگ و بابەتی جوانکاریە خەنە بەرباس کردارەکانی ئەوانی تر هەڵەسەنگێنن
پەیوەندی سەرکار بازەکە باسی بەڕێوەبەرەکەیەکە باسی ڕەفتاری کەسێکە کە چۆن ڕەفتاری بەرامبەر کردووە چۆن لە بەردەمی دانیشتووە باز لە بابەتە سۆزدارەکانەکە باز لە جلوبەرگەکانیەکە باز لە گەشتەکانی دەکات بابەتی هەست و سۆز تەواوی فەرەنگەکەی داپۆشیوە بۆیە کاتێک ئێمە قسە لەگەڵ خانمێکەکەین ئەبێ خاڵانە ڕەچاوکەین کە خانم ویستیەوە ئێمە چۆن قسەی لەگەڵا بکەین ئێمە چ جۆرە کۆدێک بەکاربێنین چ جۆرە ڕستەیەک بەکاربێنین دەکرێت ئێمە زۆر بە باسی تەکنۆلۆژیای لەگەڵا بکەین ئەگەر تەنیا پسپۆڕی خۆی بێ ئەگەر چێژ لەم گفتوگویە نابینین بۆیە بێمە خاڵانە ڕەچاو بکەین خانمان چێژ لەم بابەتانە دەبینن عفو پیاوان ئەوە هەڵێکی تایە خانمانمان باس کرد پیاوان باسکردنی خۆیان قازانج و دەستکەوتی مانگانیان ساڵانەیان وەرزش و چالاکی ڕووداوەکانی شوێنی کار لە کوردستان چی ڕوودەدا باسی ڕووداوەکانەکە لە هەواڵەکانە هەست و سۆز ڕای ناکێشێ پێشبینی ڕووداوەکانی داهاتووەکە ئەو شوێنەی گەشتیان بۆی کردووە پار لە ئەڵمانیا بووە باسی گەشتەکەی ئەڵمانیایەکات تەکنۆلۆژیا و ئامێرە ئەلکترۆنیەکان قسە و باسی پیاون نەک قسە و باسی خانم بۆ ئەگەر خانمێک ویستی قسەکردنی لەگەڵ پیاوێکەیە باشترە ئەم چەند پۆینتە لەبەرچاو بگرین دەرچەی کۆتایی چی بکەین چی بۆ یەکتری بکەین بامانە بۆ یەکتری بکەین با خانمان ئەمە بۆ پیاوان کات بێدەنگیەکەی پیا و ئازاری نەدات وەکو باسم کرد ئەو سەرقاڵی دروستکردنی چارەسەرکردنی کێشەکەیەتی چۆتە دۆخێکی بێدەنگیەوە بۆیە باشترە ئەم بێدەنگیە نەشێوێنێ یان ڕێزدەم بێدەنگیە بگرێ تاوانباری نەکات بەوەی بێهەستە تاوانباری نەکات بەوەی کە گرنگی پێنادا بەراوردی نەکات وەکو باسم کرد کاکتوانە هاوسەری خانمێکە با بەراوردی نەکات بە دانای دراوسەیان کە بەرمی لە نەوتی پڕ کردەوە هێناوێتی حەوشەوە ئەمە سەرنجی خانمەکەی ڕاکێشاوە دەشێن پیاوە دەیان شتی تری بۆ ئەو کردبێ دەیان تایبەتمەندی بۆ ئەو کردبێت بەراوردکردن هەڵەیەکی کوشندەیە وەفاداری بنوێنێ خانمێک وەکو باسم کرد زمانی خۆشەویستی پیا و وەفایە سۆس کەمتر تیایدا ڕەچاو دەکرێت ئامۆژگاری و ڕێنمایەکانی کەم بکاتەوە چونکە پیا و هەستەکە سەرکردەیە مشتومڕەکانی لە کاتی تووڕەیدا ئافرم بۆ خانمەی کە ڕێز لەوە دەگرێ کە پیا و لە تووڕەییدا دەشێت تەقێتەوە ئەو بۆمبەیەکەی تر دەشێت پارچە فڕێبە لە کاتی تەقینەوەیە قسەی زبریش بڵێ ئافرم بۆ خانمەی دان بە بێدەنگی خۆیانێ من بە گرنتیەوە ئێڵێم پیاوەکە دوای 5 دقەچێ بۆ لای داوای لێبوردنی لێکاوە خۆیتان باڵەکەی خۆیانێ بەڵام کە لە کاتی تووڕەیە تۆ زیاتر پەمپیەکەی زیاتر هانیەدەی ئەویش زیاتر معارەزە بۆی کە قسەی تۆن بڵێ ئیتر سەردەمی تووڕەیش کە لە تووڕەیدا قسەکان دەوترێن ئیتر ناگەڕێنەوە ئەو قسانن کە زۆر جار لە بێدەنگیا بیریان لێکراوەتەوە ئەو قسانن کە دواتر داوای لێبوردنکردنیش چارەسەریان ناکات نواندن نەکەین خانمەکە ڕووی ڕاستەقینەی دەربخا پیاوان زۆر چێژ لەوە بینین کە خانم نواندن نەکات دا لە قسەکردنا لە مامەڵەکردنا کاتێک پیاوەکە سەرقاڵی چاکردنەوەی کەرەستەیەکی ناوماڵە ئیتم خانمە زەختی لێ نەکات چونکە پیاوە لێ کاتاتۆنە سەرقاڵی یەکشت بێت کە پەیوەندی تەلەفۆنی لەگەڵایە پرسیاری لێ نەکات وتمان پیا و یەک کێشە چارەسەرەکە سانە و پێنجی کاتی خۆی بۆ تەرخانەکات هێزەکەی کەم نەکاتەوە هێزی ماسوولکەی هێزی قسەکردن هێزی دارایی کاتێک کە تۆ ڕەخنە لەم هێزەی پیاو دەبی پیاو هەز بە کەمیەکە بۆیە بەرپەرجدانەوەی ئەو تووڕەیەکی توندا ئەی پیاوان چی بۆ خانمان بکەن زۆر بە هاوسەنگی هێناومانە ئەی پیاوان چی بۆ خانمان بکەن ستایش و گرنگی پێدان جوانترین خەڵاتە کە پیاوێک بیکا بۆ خانمێک دیاری وەکو باسم کرد ئەگەر خانمێک 1 ملیۆن دۆلاری هەبێ گوڵێک پیتزایەک یان دیارێکی بەسیط دڵی خۆشەکە قسەی پێمە بڕا با بێدەنگ نەبێت خانم حەز ناکات قسەی پێ ببڕی زۆر جار کەلۆمەی خانمەکرێ بۆی کە قسە زۆرەکات هۆکارەکەوێک کە پیا و ئەوێت کەتی کا بیبڕێ بۆی لە ترسیەوەی کەت نەکرێ پەیامەکەی خۆی بە خێرای یەکێنێ وە قسە پێبڕینیشە لە هونەری گفتوگۆکردنە 184 خەڵکی بە قسە پێبڕین بێزار دەبن بابەتێکی نەگونجاوە بەگاڵتەوە دەست پێ مەکە ئەگەر پیاوێک بێ پەیوەندی لەگەڵ خانمێک دروستکار بچێتە پرۆسەیە کردناسین و گفتوگۆکردنەوە هەر بە کەوتنێکی سەرەتا نابێ بەگاڵتە دەست پێ بکەیت جا گاڵتەکە ئەگەر لەسەر شێوە و ڕوخساری ئەم خانمە بێ ئەم خانمە زۆر پێ بێتاقە دەبێت بۆیە خانمێک زۆر بەلایەوە سەرنجڕاکێش نییە ئەگەر پیاوێک لە سەرەتاوە بەگاڵتە جاری دەست پێ بکات گاڵتەیەکی نەگونجاو بکات ئەمە زۆر گرفتە دروستەکە هەستی ئەڵەنجێنێ و ڕوئیایەکی نەگونجاوی بۆ دروست دەبێت فەرمانەکانت کەم کەرەوە بەسەر خانمدا ڕاستە وتمان پیا و فەرمانکەرە و ویستی کۆنتڕۆڵکردنی هەیە هەتا ئەتوانێت فەرمانەکانی کەم کاتەوە لە ساتی تووڕەیدا ئارام بگرێ چارەسەری هەڵا پێشکەش نەکات چونکە وەکو وتمان پیا ویستی ئەوەی هەیە کە خانمەکەی گوێی لێ بگرێ و کێشەکەی بۆ چارەسەرکە هەستەکانی لەگەڵ ئاڵ و گۆڕ بکە نەک ئەوەی چارەسەری هەڵی پێ بدایان زۆر بە خێرایی چارەسەری پێشکەشکە کریزڕۆک واڕڵێ
ئافرەت بەوەی بژی پێویستی بە سێشت هەیە: یەکەم ئاو، دووەم نان، سێەم ستایش یان هاندان یان گرنگی پێدان. با لە پەیامبەرەوە لە پێغەمبەر محەممەد درودی خوای لەسەر بێ فێربین. چەند ڕیوایەتێکەیە، ڕیواەتی بوخاری، ڕیواەتی مسلیم، سعد بن ئەبی وەقاس و دای عایشە بۆمانەگەڕێتەوە. پێغەمبەر صلی الله علیه وسلم پارووی نانی کردوتە دەمی هاوسەرەکەیەوە و ڕێزی لێی گرتووە. ئەو بنەما جوانانەی کە دینی ئیسلام دیاری کردوون زۆر ناوازن. لە قورئانی پیرۆزدا و مافانی کە دراوە بە خانم، ئێستا ئەوروپیەکان پێی سەرسامن. خانمەکەن لە ماڵی باوکی هەم لە ماڵی پیاوەکەی ماف وەردەگرێ. ئەمە زۆر گرنگە. پێغەمبەر محەممەد صلی الله علیه وسلم کە پارۆکە بە دەمی هاوسەرەکەیەوە و شانازیشی پێوەکە، دەبێ ئەمە لە ڕەچاو بکەی. خۆ پارویەک مرۆڤ تێر ناکە و برسیشی ناکە، بەڵام ئەم پارویە خۆشڕەفتاریە، نزیکبوونەوەی دڵەکانە، یەکتریویستنە. بابەتێکی تر کە دایکە عایشەی گەڕێتەوە کە ڕیواەتی موسلیمەوە وەرمان گرتووە، ئەڵێ لە سووڕی مانگانەدا بووم کە پێغەمبەر صلی الله علیه وسلم من پەرداخێکاومە خواردەوە، یاخودە و شێوە کەرستانەی کە بۆ خواردنەوە بەکارهاتوون لە سەردەمی خۆیان. ئەڵێ پێغەمبەر صلی الله علیه وسلم دوای من ڕێک شوێنی دەمی منی گرتووە و ئاوی خواردەوە دوایەوە. بەڵام بەداخەوە هەندێک شت دەبیستی لە کۆمەڵگەی ئێمەدا، هەندێک شت بەرگوێمان کەوتووە. ئەڵێ پیاوێک ئەمە ڕوانگەکەیەتی کە ڕوانگەیەکی زۆر هەڵەیە، گەر خانمێک یان خانمەکەی کێتە سۆری مانگانەوە لی دوورەکەوێتەوە یان لە ژوورێکی جان ئەخەوێت. ئەمە بەڕاستی کارە سادە، چکە بابەتێکی خوا پێدراوە و من هانی ئەو گەنجانە دەم کە لەباری گەشەبێدانی مرۆییشەکەن ئەم بابەتانە ڕوونکەنەوە، دایکان جوانتریش لەسەر ئەم بابەتە بکەن، چکە بابەتێکی خواکردیە و زۆریش پێویستە. پەیفی کۆتایی بەڕێزان، تێگەیشتن لە جیاوازی واتە قبوڵکردن و یەکتریویستن. تێگەشتن لە جیاوازی واتە قبوڵکردن و یەکتریویستن. تێگەشتن لە جیاوازی واتە نەمانی ئاریشە و کێشەکان. تێگەشتن لە جیاوازی واتە گەیشتن بە چێژ و دوورکەوتنەوە لە نیگەرانی. بەڕێزان، کاتێک ئێمە تێدەگەین کە خانم جیاوازە لە پیاوێک، یاخود پیاوێک تێگا کە خانم جیاوازە، زیاتر معارزن بۆ ئەوەی لەگەڵ یەکتردا بەختەوەری هاوبەش پێ بکەن. ئێمە بێیتر بەمەقڵێتەوە ژیان نەکەین کە ئەبێ خانمەکە لەسەر ئاوازی من ئاواز بژەنێ، لەسەر ڕیتمی من ئاواز بژەنێ، یان پیاوەکە وا بیکاتەوە. ئێمە دنیابینیمان جیاوازە، قسەکردنمان، گفتوگۆکردنمان، بەرکەوتنمان لایانی فیسیۆلۆجی عەقڵیمان و پێویستە لەسەر ئەم بابەتانە بخوێنینەوە. بەڕاستی من دوو کتێبم بۆ دانان کە لە ناوەندی واردوان بەردەستە، لێرە توانن و کۆمەڵی کتێبی دیکەی ناوازەشیان هەیە. کتێبەکانی خۆشم لێ بەردەستە، توانم واژۆی لەسەر بکەم. و بێجگەلەوە ئێستا پرۆسەیەک ڕێگەخین کە پرۆژەی کتێب لێرە 50 کتێب بە دیاری دەبەخشێ، پێش هاتنە ژوورەوە کۆدێک دراوە بە ئێوەی خۆشەویست. ئێستا کۆدەکە خەینە ڕوو، هەر کەسێک ئەم ژمارەیە لەسەر سلایدەکەی دەرەکەوێ و هاوتایە لەگەڵ کۆدەکەی خۆیان، ئەتوانێت بێت کتێبەکە وەربگرێ. لێرە بە شێوازێکی جوان پێشکەش کراوە و لێرەش کۆمەڵێک پەرتووکی دیکە هەیە لە ناوەندی واردوان. بەڕێزان، ئەو سێ کتێبەیە کە دوانیان خۆم سەرپەرشتیم کردووە، دانێکیان خۆم نووسیمە، هونەری گفتوگۆکردن، زمانی جەستا، بێزە و تاردا و دکتۆر بەختیاری ئەزیز ناساندنی بۆ کردوون و سێ کتێبی پرفرۆش و ناوازن. و لێرەوە ڕێز بۆ دکتۆر بەختیار بەڕاستی لە پشتی سەرجەم ناوەندەکانەوەیە بەبێ بەرامبەر پشتیان نەگرێ، مارکێتینگیان بۆ کا بۆ کتێبەکانیان و کتێبە باشەکان دەناسێنێ و ڕێز و ئەمەکمان بۆی هەیە. بەڕاستی کۆمەڵگەی ئێمە پێویستی بەدەیان پێشەنگی لەم چەشنە هەیە. ئەمانەش کۆمەڵە کتێبن بەڕێزان، کۆمەڵێک پاکێجن کە ئێوەتوانن لە ناوەندی واردوان و لە پرتوخانەکانی تر بەردەستیان بخەن. زاڵبوون بەسەر بیرکردنەوەی نەرێنی، زاڵبوون بەسەر تووڕەیی، زاڵبوون بەسەر شەرمدا و پاکێجی ئاینی لەبارەی قورئانەوە بۆتانە دوێم کێلەبری ئیسلام قسە دەکا کە توێژینەوەیەکی زۆر ناوازەیە لە بواری دینیدا کراوە. ڕاوێژکارێکی ئۆباما، دالیا مجاهید، نووسیوێتی لەگەڵ پرۆفیسۆرێکی ئەمریکی، ڕوانگەیەکی زۆر جوان دەبەخشێت بۆ ئەوەی کە ئێمە چۆن دەربارەی دین و دەربارەی ئاین و دەربارەی ڕوانگەیەکی دروستی ئیسلام بیر بکەینەوە. خانمان و پیاوان چیان لێ کردەوێت؟ خۆزگە و شتانەم بەر هاوسەرگیری دەزانیە و دوو کتێبە من سوودم لێ بینین بۆ سیمینارەکەم. ئەمانەش کۆمەڵە کتێبی ترن لە بواری بزنسدا. ئێوە دەتوانن سەردانی و ناوەندە بکەن و کتێبەکان بەردەستخەن و کتێبەکانی دانلۆگ بە شازێکی زۆر ناوەزە بەردەستە و لە پیجی فەیسبووکیش زمانی جەستە، لەوێش دەتوانین زیاتر پەیوەندیەکانمان هاوبەش پێ بکەین. سوپاس و ڕێز و پێزانین بۆ پێشەنگای نێودەوڵەتی سلێمانی کتێب کە بۆ جاری سێیەم ئەم دیارە ناوازەی پێشکەش بە سلێمانی کرد. سوپاس بۆ بەڕێزانی هاوکارمان بوون، مامۆستا بڕوانی خۆشەویست، خات و هاژە بەڕێزان لە بەشی پەیوەندی و هەموو ستافە ئازیزەی کە ئەرکی گواستنەوەی ئەم سیمیناریان گرتە ئەستۆ
لەگەڵمان ماندوو بوون، ئێوەی خۆشەویست کە شەرەفی بەشداریکردنتان پێداین لەم شوێنە بەشدار بوون و هیواخوازم زانیاریەکانم تا ڕادەیەک بە چاوەڕوونیدایە بێوەی خۆشەویست دووبارە سوپاس بۆ پرۆژەی کتێب، پرۆژەیەکی ناوازە بەردەوام خولیای بەخشینی هەیە، کاری ناوازەکە هەم لە سلێمانی هەم لە هەولێر. ئەمەش کۆدەکانی ئەو کتێبانەیە کە کەسێک ئەم کۆدانەیدا بێ 50 کۆدا ئەتوانێت کتێب وەربگرێت کە دوو خولەک لەسەر شاشەکە بمێنێتەوە. ڕێز و پێزانینی من قبولکەن. زۆر زۆر سپاس. سپاس و پێزانینی تایبەتمان بۆ مامۆستا عەبدوڵڵەطیف ڕێبەری زمانی دەستە و هونەری گفتوگۆکردن بۆ پێشکەشکردنی سیمینارەکەی بەناوشانی تێگەشتن لە ئاسمانی ڕەگەزی بەرامبەر و دەواازەی بۆ مامەڵەکردنی دروستە ڕەگەزی بەرامبەر داوا لە مامۆستاوەکە دەکەین لەسەر ستێج بمێنێتەوە پێشەنگەی نۆبڵەتی سلێمانی تابلۆی سوپاس و پێزانی دەبەخشێتە پەڕێزیان هەر بۆ ئەو مەبەستە داوا لە پەڕێز حەسەن ڕەحیم ئەحمەد بەڕێوەبەری کۆمپانیای ئەتڵەس ئەسیل و بەڕێوەبەری پێشەنگەی نۆبڵەتی سلێمانی دەکەین بەرێتە سەر ستێجی پێشەنگەی نۆبڵەتی سلێمانی بۆ پێشکەشکردنی تابلۆی سوپاس و پێزانی بەڕێز مامۆستا عەبدوڵڵەطیف ڕێبەری زمانی دەستە و گفتوگۆکردن بۆ پێشکەشکردنی سیمینارێک لە سێمین پێشەنگەی نۆبڵەتی سلێمانی بۆ کتێب.